ئەم کاتتان باش بینەر و بیسەری عزیز ئەمڕۆ بە شێوەیەکی جیاواز ئەم بینن وەڵامی باوکی کۆبان و لەیلا ئەدەمەوە کە ناوی کاک باڤڵ تاڵەبانیە. بۆ واڵێم چونکە ئەو لە ڕیکۆردێک کە ئەم شەو بڵاو کراوەتەوە منی وەکو باوکی هاوسەری خۆی ناساند. منیش لەم ڕوانگەیەوە ئەو وەکو باوکی ئەو دوونەوەیە مەناسم وا وەڵامی ئەدەمەوە. ڕیکۆردێک دوێنێ دەوروبەری سعات 10 شەو لە هەموو پەیج و سایتەکانە سۆسیال میدیای پڕ کرد بڵاو کرایەوە. کەسێک کە من نازانم کێیە بۆیە ناتوانم نە بە چاک نە بە خراپ باسی بکەم کەوتە گفتوگۆ لەگەڵ باوکی کۆبان. خۆزیا ئەم گفتوگۆیە نەکرایە. خۆزگە کەمترین کورد گوێی لەم گفتوگۆیە هەبێت. بەداخەوە گفتوگۆکە زۆر نەشیاوە. نە زمانەکە زمانی سیاسیە، نە پرسیارەکە پرسیاری ڕۆژنامەوانیە، نە ئەنجامەکەی ئەنجامێکە کە دڵی نە کوردی دڵسۆز بەڵکو دڵی کوردێکی خائینیش تەنگەکات. بۆیە لەم دنیا سەیرە دەبێت مرۆڤ زۆر ئاگای لە خۆی بێ، بە تایبەتی ئەوانەی پۆستیان هەیە و بەرپرسیارن ناویان هەیە دەبێت لەم هەم تەلەفۆنانەی ڕۆژانە ئەکرێ زۆر زۆر بە وریاییەوە بزانرێ کێ تەلەفۆنێکەکە و بشزانرێت چۆن جواب بدرێتەوە. کاک باڤڵ لە قسەیەکە هەڵچوو کابرای گفتوگۆی لەگەڵیە کرد وای بۆ لێکدایەوە کە خوا نەخواستە قسەی بەخوا وتووە. باڤڵ ڕوونی کردەوە کە نەخێر ئەو نە قسە بەخوا ناڵێ بەڵکو لە پرسیارکەرەکە خواپەرسترە. من ئەمەم پێخۆشە، هیچ قسەیەکم لەسەر ئەمە نییە. بۆیە پشتیوانی قسەکەی خۆی بکە و بیسەلمێنێ کە کەسێکە ملحد نییە، خواپەرستە، ئاماژەی بە من کرد وەکو مەلا بەختیار کە باوکی خێزانی ئەوم و وای نواند کە لەبەر ئەوەی من قسەم بەخوا وتووە ئەو نانی دابڕانی بڕیوە. من پێش ئەوەی وڵامی ئەمە بەمەوە ئەمەوێ ڕوونی کەمەوە ئێستش کە وڵام ئەدەمەوە لە گیانبینی دابڕان و لە ڕوانگەی دابڕان و لە فەلسفەی ڕۆشنگەریەوە وەڵامی ئەدەمەوە. یەک زەڕە پەشیمان نیم لە دابڕان، یەک زەڕە پەشیمان نیم لە ڕۆشنگەری، یەک زەڕە پەشیمان نیم لە دروشمی ئاین بۆ تاک دیموکراسی بۆ هەمووان. 6 کۆنفرانسمان بستووە لە ئەوەڵ حرفەوە تا ئاخر حرف من لێی بەرپرسیارم، کەس لێی بەرپرسیار نییە. جای ڕوونکردنەوە لەسەر ئەوە ئەدەم کە قسەی بەناوبانگم هەیە من کاک باڤڵ و بینەری عزیز. من ئەڵێم خوا و قورئان و پێغەمبەر لە دابڕانە خەتی سوورە. لە دیبەیتەکەی لەگەڵ جنابی عەلی باپیریش کردم، ئەو قسەیەم دووبار کردەوە وتم من باوەڕم بەخوا هەیە. لە کۆبوونەوەی ئەنجومەنی گشتی دابڕان کە پێرێ سازدرا بیرروبۆچوونی واقعی دابڕان سەبارەت بە ئازادی دین، سەبارەت بە ئازادی فەلسەفە، سەبارەت بە ئازادی ئەرکە دینی و دنیایەکان هەردووکی بەیەکەوە جەختمان لێ کردوێتەوە. ڕاگەیەنراوێکیش دەرچووە بە ناوی پلاتفۆرمی دابڕانەوە هەمان بۆ چوون نووسراوە و بەڕوونی باسی ئەوە کراوە کە هیچ کەسێک ناتوانێت هیچ لایەک ناتوانێت دابڕان ڕاکێشێ بۆ ئەو گۆشە مردووەی کە خۆیان ئەیانەوێت دابڕان بە هەڵگەڕانەوە لە دین یا بە ئیلحاد یا بە کفر یا هەر شتێکی تر بناسیێنن. قەت ناتوانن ئەمە بکەن. تا من لە دابڕانە بم ئەگەر لە ئازادی فەلسەفە زیاتر ئازادی دین و مەزهەب دەستە بەر نەکرێ قەت نەهێڵم کەمتر بێ. بۆیە من بەش بە حاڵی خۆم ئەوە ڕەدەکەمەوە، بە کاملی ڕەدی ئەەکەمەوە کە باڤڵ من بەو شێوەیە بەناسیێنێ. من ئەزانم ئەو قسانەی هەڤاڵ باڤڵ کردی بە مەبەستی سیاسی کردوێتی و ئێوە لە ڕێگەی ئەو برادرە سەلەفیەی کە چووە ئەم بوختانەی بۆ من لە لای ئەو هەڵبەستووە ئێوە لە ڕێگەی ئەو بەڵکو
لە هەڵبژارنی ئایدە دەنگ کۆکاتەوە من ئەبێ ڕوونی بکەمەوە کە ئەم بۆچوونە چەند هەڵەیە یەکەم ئەم برادەرە دڵی هەموو لایەکی ڕازی کردووە و هەموو لایەکیشیان درێڕیان لەگەڵ نەکردووە لە 12 ساڵی ڕابردووە بەڵام خۆی چۆنی بوێ هەروە سیاسەتەکە ئەمە یەک دووهەم هەرگیز تەسەور مەکە ئەمانە بەڵێنیش بدەن بەڵێنە سیاسەکەیان بەردەسەر تکایە بە هەڵە مەچۆ هەروەکو چۆن کاتی خۆی پێتوا بوو ئەگەر هاوپەیمانی دیموکراسی بێنە ناو یەکێتی 140,000 دەنگ زیادەکە من لە کۆبوونی مەکتتەبی سیاسی پێم وتی دوتم 140 دەنگی زیاد ناکە ئەوە بوو لە دوای هەڵبژاردنەکە دەست بچێ دەیان هزار دەنگیش دابزین نەک دەنگێکمان زیاد نەکرد لە دوای هاتنی هاوپەیمانی و هاتنەوەی کاک بەرهەم دووەم تەجروبەی ئەوە بوو کە وتم لەگەڵ گۆڕانە دەمێکە من ئەو قسەیەکەم لەگەڵ گۆڕانە ئەم جۆرە ڕێککەوتنانە ئەم جۆرە نزیکەوتنانە ئەنجامی نابێت نە بە ئێمە نە بە گۆڕان نە بۆ یەکێتی نە بۆ گۆڕان سەرنجام بینیتان لە ئاخر هەڵبژاردن لە عێراقا هاوپەیمانیتان کرد دروشمەکەش ئەوە بوو بە یەکەوە بەهێزین کەچی یەکێتی بەو هاوپەیمانی لەگەڵ گۆڕان نەک دەنگی زیادی دەکرد بەڵکو 170,451 دەنگیش دابەسی ئەمە بەڵگەی ئەوەیە کە هەلومەرجی بابەتی و زەمینەی بتەوی ئەم جۆرە هاوپەیمانیانە نە لە ڕووی کۆمەڵایەتیەوە نە لە ڕووی سیاسیەوە نە لە ڕووی ئابووریەوە حتا نە لە ڕووی سایکۆلۆژی و ئایدۆلۆژیەوە لەبار نییە بۆیە عیبرەت ئەوە نییە کە دوو حزب لستی هاوبەشەکە ئەبێت دراسەکە لەسەر ئەساسی ئەوە بێ پێویستیەکانی خەڵک ضرورەتی دیموکراسی ستراتیجی چۆنیتی چارەسەرکردنی تەنگ و چەڵەمەکانی خەڵک لە ناو خەڵکا چۆن وەرە ئەگیرێ لەم جۆرە ڕێککەوتنەی نێوان دوولایە نەک بە هەڵاو بگرەی ڕاگایاندن یەکێتی نیشتیمانی کوردستانیش 172,000 کورسی دابەسی جا ئەمە لەگەڵ دوو هێزی کە بەشێک بوون لە مێژوی خۆمان وابوو بێ ئاخۆ لەگەڵ هێزێکی وەکو ئەم برادرە کە بەشێکی بچووکی سەلەفیەکان قیادەیەکە ئاخۆ ئەبێ ئەم جۆرە قسانەی کە دوای بینینی ئەو کردوتە نەتیجەکەی چۆنە بێ دڵنیا بە نەتیجێکی زۆر خراپیە بێ و ئەزانم ئەو ورد نەبووتەوە لە کاروباری کاری دابڕان بەرنامەی دابڕانی نەخوێندوێتەوە پلاتفۆرمی نەخوێندوێتەوە ئەدەبیاتی دابڕان ناخوێنێتەوە ئەمانە هەمووی ئەزانم بەڵام ئەو ئەبووە بزانێ کە بناغەی بیری دابڕان لە ڕۆژنامەی چاودێرەوە داڕژراوە و ڕۆژنامەی چاودێر لە سەردەمێکا دەرچووە کە جەنابی مام جەلال لەو پەڕی توانای خۆی بووە سەرۆک کۆمار بووە سکرتێر بووە گەورەمان بووە ڕابەرمان بووە و بەڵکو یارمەتی فستیڤاڵەکانی ئێمەی داوە یارمەتی چاپەمەنەکانی ئێمەی داوە لە هەموو شوێنێکەش ئەیوە لە ناو یەکێتی نیشتیمانی کوردستان وەکو حیزبێکی سۆسیال دیموکرات ئێمە بیرروڕای جیاوازمان لە خۆمان گردووە ئەلمانیەکانیشمان لە خۆمان گردووە دینیەکانیشمان لە خۆمان گردووە و ئازادی لە ناو یەکێتی نیشتیمانی کوردستان دەستەبەرە مام جەلال ئاوای کردووە مام جەلال لەو شوێنەی پێویست بوو بێ مزگەوتی دروستە کرد لەو شوێنی پێویست بوو بێت پشتیوانی فستیڤاڵەکان و هونەرمەندەکان و نووسەرەکان و ئازادەکانیە کرد و ئەگەر دەستیش بۆ هەر نووسەرێک ببرایە مام جەلال خۆی ئاهاتە سەرخەت یا وتاری ئەنووسی یا خەتابی ئەیە دوو نمونە ئەهێنمەوە جارێکیان لەسەر چیرۆکێک لە فەرماندەیی فشار خراپ وەزەر بەڕێز فەرهاد پیرباڵ من چوم پێم وتم مام جەلال فشار خراوەتە سەر ئەم پیاوە لەسەرەوەی چیرۆکی نووسیوە لە کوردستانی نوێ وتارێکی نووسیوە ئەڵێ هەواڵ مەلابەختیار پێی وتم لەسەر چیرۆکێک فشار لەسەر فەرهاد پیرباڵ هەیە بە هیچ شێوێک لە فەرماندەی و لە هیچ پێشمەرگەیەکی قبوڵ ناکەم کە فشار بخەنە سەر ئەو پیاوە چیرۆکی نووسیوە بە چیرۆک وەڵامی بنەوە وتاری نووسیوە بە وتار وەڵامی بنەوە هاوژینی مەلا ئەمین کە هەوڵی تیرۆری درا من جەنابی مام جەلال لە مێنایە فستیڤاڵی گەڕاوێژ و پێم وتم ئەم پیاوە لەسەر بیری ئازاد
تەقەی لێ کراوە بریندار کراوە لەو فستیڤالە بە تۆمارکراوی و ماوەمانە هەڕەشایەکە ئەڵێ تەفروت و ناتانەکەین ئەگەر دەست بۆ ئازادی ببەن هەر کەسێک هەر بیر و باوەڕێکی هەبێ هەر بیر و باوەڕێکی هەبێ قابلی قبول نێ دەستی بۆ بن لەوەش زیاتر کەسێک لە ڕانیە پەیدا بوو ئیدعای پێغەمبەرایەتی ئەکرد تیرۆر کرا بەرگری لەویش کرد جەنابی مام جەلال وتی بە هیچ شێوێک قبولی ناکەین خەڵک تیرۆر بکرێت لەسەر ئازادی بیر یا ئازادی دین یا ئازادی مەسەر کاک باڤەڵ من ئێستا ئەندامی ئەنجومەنی باڵام حەقم بە هیچی ئەو کاروبارە حیزبیانەی جەنابەت نییە لە مەکتەبی سیاسی لە کارگێر لە سەرکردایەتی 6 مانگ جارێدا ئەنشن پەیڕەوی ناوخۆ ئەگۆڕن پۆستەکان ئەگۆڕن دەسەڵات دەستکاری ئەەکەن ئەمانە یەک قسەمتیان نەکردووە داچشن ئێمە بۆ خۆمان ئەنجومەنی باڵا لە ئەوڵەوە تا ئاخر وامان وتمانە ئەگەر سەرکەوتوون ئێمە شانەزیتان پێوەکەین سەریش نەکەوتن لە کۆنگرە قسەی خۆمانمان هەیە لە مێژووی یەکێتی ئەمە بەم خۆمانمانەوە نەدیوە لە دوای کۆنگرە 3 جار پەیڕۆی ناوخۆ دەستکاری بکرێت من ئەمزانی ئەم هاوسەرۆکەی داتان داوە سەر ناکەون لەسەر تەلەڤیزیۆن وتم ساڵێک نابەیان بینمەوە چیان بەسەر دێ بەسەرتان هات ئێستاش بۆی بزانی وەسعی یەکێتی ئەو ڕخنانی ئێمەمانانە ئیگرین ئەو تێبینینەی ئێمە هەمانە و لەو دانیشتانەیە کە لەگەڵ خۆت دانیشتوویم بە ڕاشکاوی پێم وتووی لە دوای کارەساتی یەکاری یەکێتی دۆخی ئەو نەخراپ نەبووە دیارە تۆ ئەڵەی وانە حەقی خۆتە من هیچ حەقچەیەکم نییە لە کۆبوون آخر کۆبوونی سەرکردایەتیش وات باس کردووە کە لە مێژووی خۆیان یەکێتی ئەوەنە یەکگرتوو نەبووە و ئەوەنە پێگەیەکی تۆگمەی لە عێراق و لە کوردستان نەبووە و ئەوەنە کاریگەر نەبووە بەهەرحاڵ من هیچ قسەم لەسەر ئەمە نیە تەنها ئامارێکە خوێنمەوە بۆی جەنابەت بزانی دۆخی یەکێتی لە چیایە ئەو کاتەی ئێمە لە مەکتەبی سیاسی بوون و من مەسوولی کارگەر بووم و لەگەڵ ئێستا بەراوردی ئاماری دەنگدانەکانت بۆ ئەەکەم هیوادارم ڕوون بێتەوە کە چۆنە 2014 جەنابەت نە سەرکردایەتی بووی نە مەکتەبی سیاسی بووی کاک باڤەڵ هەروەها لاهور هەروەها باقی بەرادەران یەکێتی نیشتیمانی کوردستان 847,711 دەنگمان هێناوە ئەو هەڵبژاردنە من سەرپەرشتیمە کرد بەرادەرانی مەکتەبی سیاسی سەرکردایەتی ئۆرگانەکانی یەکێتی هێزی پێشمەرگە فەرمانبەرانی یەکێتی تێکۆشەرانی یەکێتی هەر هەموو بە دڵ و بەگیان تێکۆشان کە یەکێتی سەرکەوتی گەورە بەدەستبێنێ من سەرپەرشتی ئیعلامی یەکێتی مەکرد پێیەکم لە گەرمیان بوو پێیەکم لە دووەک بوو و هەموو ڕۆژێکیش ئەگەڕامەوە لەگەڵ ئیعلامی یەکێتی کۆ بوومەوە لەگەڵ هەموو ئیعلامەکان وەڵامی هەموو لایەنەکانمانەدانەوە ئەرکماندا بەشە کرد کارەکانمان بەڕێوە برد لە 2014 بۆ 2021 کە 7 ساڵ فەرقمانە لەو 7 ساڵە ئێوە بۆ 4 ساڵ ئەچێ کۆنگرە بەسراوە سەرکردایەتی بەدەستانەوەیە مەکتەبی سیاسیتان بەدەستەوەیە تا ساڵە لەمەوە بەر هاوسەرۆک بووی یعنی هەموو دەسەڵاتەکانت هەبوو دوای ساڵێک سەرۆکی بە تاقی تەنها سەرۆکیت یەکێتی نیشتیمانی کوردستان لە هەڵبژاردننی 2021 355,991 دەنگی هێناوە جیاوازەکەی چەندە 2014 بۆ 2021 جیاوازەکەی چەندە یەکێتی نیشتیمانی کوردستان 492,120 دەنگدا بەزیوە کە 7 مەوالیدیش لەو بینە مافی دەنگدانیان هەبووە یعنی 7 مالی زیادی کردووە ئێستا دێمە سەر ئاماری پارێزگاکانی هەرێمی کوردستان لە هەڵبژاردنی عێراق ساڵی 2014 یەکێتی نیشتیمانی کوردستان 528,122 دەنگی هێناوە 22 دەنگی هێناوە یەکێتی لە 4 پارێزگاکەی کوردستان لە هەرێم لە ناو هەڵبژاردننی عێراق 528,122 دەنگی هێناوە 2014 2021 کە کاک باڤڵ و هاوسەرۆکەکەی و ئەم مەکتەبی سیاسی و سەرکردایەتیە توانای مادیەکی زۆرتریان لەبەردەست بووە ڕاگەیاندن هەموو لەبەردەستی ئەوان بووە ئەمکانەتێکی زۆر و بە دروشمی نوێبوونەوەی یەکێتی و یەکێتی و نوێ ئەەکەینەوە و یەکێتی ئەەکەینەوە بە یەکێتەکەی مام جەلال لە 528,000 دەنگەکە 214,000 دەنگیان هێناوە یعنی 313,553 دەنگ دابەزیون ئاوا یەکێتی و نوێ کراوەتەوە
ئاوا یەکێتی باشترە لە یەکێتێکەی سەردەمی مەکتەبی سیاسی و سەردەمی جەنابی مام جەلال و دوای جەنابی مام جەلال و هێرۆخان و ئێستا ئێمە سەر دوو پارێزگا کە زۆر گرنگە لە هەڵبژاردن بۆ یەکێتی نیشتمانی کوردستان لەم هەڵبژاردنەی عێراق چیمان بەسەر هاتووە. یەکەم پایتەختی کوردستان کە هەولێرە 2014 یەکێتی نیشتمانی کوردستان 168,688 دەنگی هێناوە. ئەو کاتی ئێمە سەرپەرشتی هەڵبژاردنمانە کرد. 2021 کە جەنابتان و ئەم مەکتەبی سیاسی و سەرکردایەتیە و ئەم هەموو ئیعلام و پارە و ئیمکانیەتتان لەبەردەسا بووە، یەکێتی نیشتیمانی کوردستان 65,316 دەنگی هێناوە. جیاوازەکەی چییە؟ یەکێتی لە هەولێر لە بینی 2014 بۆ 2021 103,372 دەنگ دابەزیوە. ئێمە سەر سلێمانی وەکو جەنابی مام جەلال ئەوەنە سلێمانی خۆشەویست دایمەنەوەی سلێمانی حیاتەکە. 2014 لە سلێمانی حیاتەکە یەکێتی بە سەرپەرشتی مەکتەبی سیاسی پێشوو و جەنابم سەرپەرشتی مەکرد 294,265 دەنگی هێناوە. لە 2021 کە جەنابتان سەرپەرشتیان کردووە و هەموو تواناکانی یەکێتی لە بەردەستان بووە، یەکێتی نیشتیمانی کوردستان 123,000 دەنگ و 814 دەنگی هێناوە. جیاوازەکەی چەندە؟ 170,451 دەنگ دابەزیوین. جا من ئەیخەمە ویژدانی ئیدارەی گشتی بزانە 2014 هەڵبژاردنەکەی ئەو کاتە یەکێتی نیشتیمانی کوردستان پارەی زۆر سەرف کردووە یا 2021 یەکێتی نیشتیمانی کوردستان پارەی سەرف کردووە، یا چ لە ئاستی عێراق، چ لە ئاستی کوردستان، چ لە ئاستی پارێزگاکان. آخر هەڵبژاردنی عێراق من چوومەتە خانەقین، 1 دینارم لە یەکێتی نیشتیمانی کوردستان وەرنەگردووە، چوومەتە خانەقین، بە هەمووی 6 ساعت لە خانەقین بووم، زۆرترین دەنگی قەزاکانی عێراق یەکێتی نیشتیمانی کوردستان هێناوێتی. کەلار، کفری، سمود، دەربەنی خان، ئوردگاکانی تر، ڕزگاری، هەموو ئەمانە بە هەموو ئەمانە یەکێتی نیشتیمانی کوردستان 6,000 دەنگی هێناوە. یەکێتی نیشتیمانی کوردستان لە قەزای خانەقین هەر ئەو هەڵبژاردنەی عێراق کە ئاخر هەڵبژاردن کە کراوە 21,000 دەنگمان هێناوە. 21,000 دەنگمان هێناوە ئێمە لە خانەقین. لە کۆتاییدا ئەمەوێ وەکو پێشمەرگەیەک و کادرێک و ئەندامێکی یەکێتی نیشتیمانی کوردستان بڵێم یەکێتی ئەگەر ئێوێ هەڵسێتەوە بەوە هەڵناسێتەوە یەکێتی نیشتیمانی کوردستان بێت ئەو کەسانەی بوختان بۆ من یا بۆ هەر کەسی تر هەڵەبەستن کاک باڤڵ یا هیچ مەکتەبێکی سیاسی باوەڕی پێ بکە. بوختان هەڵبەستاوە گوایە من دژی خوا قسەم کردووە، قەت گوناحی وا ناکەم من، قەت هەرگیزیش نەم کردووە، هەرگیز. بەڵام من مناقشەکەم، من ڕەخنە ئەگرم، من گفتوگۆم هەیە، هەموو ئەمانە هەیە. لەکوێ نییە ئێستا؟ لەکوێی دنیا گفتوگۆ لەسەر تێکستە پیرۆزەکان نییە، لەسەر حەدیث نییە، لەسەر ئەسحابە نییە، لەسەر مێژووی ئیسلام نییە، لەژێر مێژووی دەسەڵات نییە. لەکوێ نییە؟ عەرەب لە فارس و لە تورک و لە کورد و لە ئازەری و لە هەموو کەسێک زیاتر ئێستا مناقشەی ئەو مۆزوعانەکە. لە کۆتایی ئەڵێم کاک باوەڵ حەقە شتێک بزانیت، ئەویش ئەوەیە لە دەستوری عێراق کە جەنابی مام جەلال چەسپانوێتی فقرێکی تایە بە ناوی ئازادی وجدان، بە عەرەبی پێڵن حڕیەتە ضەمیر. حڕیەتە ضەمیر ئەو کەسانە ئەگرێتەوە کە عەقیدەیان هەیە یانیانە. و لە پرۆژەی پێشنیارکراوی کوردستانیش کە ئەم ماوەیە ئەکەوێتە نیقاشەوە، ئێمە ئەو کاتە من ئەندام پەرلەمان بووم، ئێمە حڕیەتە ضەمیر یا ئازادی وجدان بە ناوی یەکێتی نیشتیمانی وە خستومانەتە ناو پرۆژەکەەوە بۆ ئاگداری. یعنی چی؟ یعنی لە عێراقا و لە پاشە ڕۆژە دەستوری کوردستانیش بکرێتەوە ئازادی هەیە بۆ هەر کەسێک عەقیدەی هەبێنیە. ئەمە دەستور دەستەبەری کردووە، من نەم کردووە. دەستور لە بەغدا باوکت کە جەنابی مام جەلالە ئەو فەقەرەی داناوە، لە کوردستانیش فراکسیۆنی یەکێتی لە پەرلەمانی کوردستان دایناوە. من ڕێزم هەیە بۆت، هیوادارم خوێنەری ئازیز لە دوێنێشەوەوە کە ئەو قسانیان بیستووە نە لە کاکە باڤڵ نیگەران بن، چونکە ئەو برادری پرسیارەکانی لێ کرد بەڕاستی ئستفزازی بوو و قسەی زۆر نەشیاوی کرد. نە لەو قسەیەش نیگەران بن کە باڤڵ لەسەر ئەساسی کەسێک بوختانی بۆ من کردووە، گوایە من دژی خوا قسەم کردووە، گوایە ئەوش لەبەر ئەوە نانی چاودێری بڕیوە. هیوادارم ئەوەش لە دڵدەگرن، دنیای سیاست ئەمەشی تایە. ئێمە ئەمانانیش
لە 50 ساڵی سیاسەتە زۆر ئەم بەدبەختیانەمان دیوە، زۆر ئەم کێشبە کێشانەمان دیوە، ئەم ئیزگەکان پڕبوون دژمان، تەلەڤیزیۆنەکان پڕبوون دژمان، دەوڵەتان موئامەرەیان لێ کردوین، دوو سیارەیان پێتەقاندوین، چەندین حەوجار لە مەرگ گەڕاوینەتەوە. هەموو ئەمانە لە دنیای سیاسەتە بەمەی دوێنێ شەوی ئەم گفتوگۆیەش بەلای منەوە هەر ڕوو ئەدا و بەردەوامیش ڕوئەدا. گرنگ ئەوەیە حەقیقەت لە مێژووا بچەسپێ نەک درۆ. لەگەڵ ڕێزم.